خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا چۆتە ناو بانگەشەی هەڵبژاردن زومەنی نوێنەرانی عێراقەوە لە هەمان کاتیشدا چاوی لەوەیە حکوومەتێکی هاوبەشی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کات پێک بهێنرێت. یەکێتی بۆچی بەغدای هەڵبژاردووە؟ یەکێتی بۆچی ئەڵێ بەغدا عمقی استراتیجیمان بێت؟ یەکێتی لە ڕابردوودا چی نیشانی یار و نەیارداوە لە چوارچێوەی عێراقدا؟ پانۆرامام شەو گفتوگۆ کات لەگەڵ زۆر بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسێکی زۆرەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. سوپاس بۆ بەڕێز کاک سعدی. دواتریش لەگەڵ بەڕێز کاک ئاسۆ سدیق گفتوگۆکەین دوای ئەوەی کاک سعدی گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێزیان تەواو بوو. کاک سعدی ئەم کاتت باش بە هیوام تەندروستیت باش بێ زۆر باش بی. من ئەمەوێت ئەوە باس بکەم کە ئێستا ئێمە لە ناو بانگەشەی هەڵبژاردننی زومەنی نوێنەرانی عێراق داین، بەڵام هێشتا بانگەشەکە زۆر گەرم و گوڕ نییە. بۆ ئێوارە باش کاک زانە بڵێ خۆشحاڵ بووم کە جارێکتر بەیەک دەگەینەوە لە خۆشحاڵترکی تر لطفت هەیە. لە هەمان کاتیشدا من تەندروستیم زۆر باشە الحەمدولillah. جگەلەوەش ئەمڕۆ ڕۆژێک تێدەپەڕێ بەسەر 8 ساڵ یادی ماڵاوایی شکۆینەتەوەکەمان ڕەوانشاد مامجەلال بەم بۆنەیەوە سەرخۆشی لە هەمومان دەکەین و هیوادارین کە خوا بەبەر ڕەحمەتی خۆی بخە و ئێمەش لە سەر فکر و هیجری ئەو بەردەوام بین و بەرنامەکانی جێبەجێ بکەین. لە ڕاستیدا بەڵێ لە 3 مانگەوە بەڕسمی هەڵمەتی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەستی پێکردووە کە ڕۆژی 11 هەڵبژاردن دەکرێت. ئەوە ڕۆژێک تێدەپەڕێ هەر یەکەوە هەوڵەدا کە زۆرترین مەساحەدا گیر بکە بۆ بڵاوکردنەوەی هۆکانی هەڵمەتی هەڵبژاردن وەکو سلاید و ڕسم و ڕنگ و ڕازاندنەوەی شەقامەکان و من پێم وایە ئەو بەرنامەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و هەروەها لایەنە سیاسیەکانی هەر یەکە و بە حاڵی خۆی باسی کردووە حەقا ئەو هەڵمەتی هەڵبژاردنە بکرێت بە کەرنەڤالێکی نیشتیمانی نەتەوەیی کە لێرەدا هەر کەسە هەوڵی ئەوە بدا بۆ ناسانی بەرنامەی خۆی شێوەی حکومڕانی لە داهاتوودا چۆن دەیەوێت چارەسەری کێشەکان بکە دوور لە تەنگژە و هەڵچوون و ڕێگرتن لە یەکتری هەر کەسە بایری خۆی داهر بڵێ و بەرنامەی خۆی داهر بڵێ. بەڵێ و من ئومێد دەکەم ئێمە زۆر لە مێژنیە هەڵبژاردنیشت کەمان کرد هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ پێش ئەویش هەڵبژاردننی تر کراوە هەڵبژاردننی خراپشمان بینیوە هەڵبژاردننی باشمان بینیوە. من پێم وایە لە هەڵبژاردنە خراپەکان کەس سوودی وەرنەگرتووە بۆیە حەقنیە دووبارەیان کەینەوە. هەڵبژاردننی باش ئەوەی ڕێز لە یەکتری بگرن ڕێز لە بەرنامەکانی یەکتری بگرین و هەوڵی ئەوە بدەین هەر کەسە تا ئەوجێی دەتوانی تیش بخاتە سەر بەرنامەکانی خۆی و خەڵک ڕابکێشێ بەرە و ئاقاری دەنگدان بە لیستەکەی خۆی. کاک سعدی ماوەیەکی زۆرە نیشتیمانی کوردستان کاندیدی باشمان هەیە و بەرنمەیەکی باشمان هەیە و تەسەور دەکەم بە شێوەی دابەشکردنی سەرکردایەتی و ئەندامانی مەکتەبی سیاسی بەسەر بازنەکانی هەڵبژاردن ئومێد دەکەین کە دەورێکی باش بینی و ئەنجامێکی باش بدە. بەڵێ کاک سعدی مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان شعارێکی هەیە کە باز لەوە دەکات عمقی استراتیجیمان مەسەلەن دەبێ بەغدا بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ڕابردوودا یەکێتی توانیویەتی چی بەدەست بهێنێت لەو بەغدایەوە لە چوارچێوەی دەستوردا تاکو ئێستا بۆ خەڵکی بجێڕێتەوە.
ئەمن جێگا لام سەیرە مەسەڵەن ئەوەی کە ئەو بەغدای کە باسی دەکەین لەگەڵ شێوەی حکومڕانی ئێستا و پەرلەمانی ئێستا و حکوومەتی ئێستا و عێراقی تازە یەکێتی ئەوە کورد بەگشتی دەوری ئەساسی هەبووە لە ڕزگارکردنی عێراق و دەوری ئەساسی هەبووە لە هاوکاریکردن لە ڕزگارکردنی عێراق دەوری ئەساسی هەبووە لە دامەزراندنی و یەکێک لەو کاراکتەر و کەسایەتیە گرنگانەی کە لە ئانوساتێکی زۆر دژوار توانی ئەمن و ئیستیقرار و نەوعێک لە کۆکردنەوە یا پێکەوە تەمین بکە لە عێراق ئەو جەنابی مام جەلال بوو چی وەکو کاراکتەری سیاسی وەکو سەرۆک کۆماری عێراقیەکان هەمویان من پێم وایە ئێمە ناکرێ پێمان وابی ئێمە لەم عێراقی ئێستا هیچ زەمان نییە نا ئێمە لە هەموو کەسیان لە هەموو لایەک ساحب حەقترین چونکە ئەمە لە ئەنجامی دایان ساڵ خەباتی بێوچانی خەڵکی کوردستان و دەیان و سەدان شەهید لە باشترین ڕۆڵەی ئەم وڵاتە کرا بە خۆکی قوربانین لە پێنا و عێراقێکی دیموکرات و هەرێمێکی فیدرال بۆیە من پێم وایە خۆ جوداکردنەوە یا خۆ دوورگرتن یا بەعیبزانین هاوکاری و عێراق بە عمقی خۆمان بزانین کارێکی خراپەکەین من زۆر لە بەرپرسەکانی عێراق لە وەزارەتی خارجیە سەرۆکی ئەرکان ئەوە جەنابی مام جەلال وەزیرەکان هەمیشە گوێم لێ دەبوو لە کۆبوونەوەکانی دووقۆڵی و سێقۆڵی لە هەرێمی کوردستان باسی ئەوە دەکرا کە بەهێزبوونی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق پێگەی هەرێمی کوردستان لە کۆمەلگای نێونەتەوەی زۆر بەهێزتر دەکات و ئەگەر کەسێک پێی وایە ئێمە تاکید لەسەر نزیکبوونەوە لەگەڵ عێراق و بەهێزکردنی پەیوەندی لەگەڵ عێراق لە ئەنجامی زەعیفی دێ ئەوە پێم وایە بەهەڵە تێگەیشتیەوە ئەوە خاریتەی ڕێگا بۆ بەهێزکردنی ئەو پەیوەندیانە دەستوری عێراقە ئەو دەستورەی کە گەلپەسندە و خۆمان لە نووسینەوەش و لە دەنگدانیش بۆی بەشداریمان کردێ. کاک سعدی لە ڕابردوودا توانراوە لە ڕێگەی دەستور و لە ڕێگەی مەسەلەن بە تایبەت ئەو کاتێک کە سەرۆک مام جەلال لە بەغدا بووە دەستکەوتی گەورە بۆ کورد بەدەست بهێنرێ یانلانی کە مەسەلەن ئەو قەوارەیە بپارێزرێ؟ ئەو قەوارەی پارێزراوە من پێم وایە ئەوانەی کە بەیت و بالۆرەی قەوارە لە خەتەردا لێدەدان باسی خەتەری قەوارە ناکەن باسی خەتەری بەرژەوەندەکانی خۆیان دەکەن. قەوارەی هەرێمی کوردستان لە خەتەردا نییە. هەرێمی کوردستان وەکو بەشێک لە ئەم عێراقی فیدرال لە چوارچێوەی دەستورێکدا ڕێکخراوە و هیچ کەس باسی گۆڕین و نەهێشتن و ئیلغاکردنی دەستوری عێراقی نەکردووە. بەلە لایەنە سیاسەکان بەرژەوەندی جیازیانە هەر کەسە هەوڵی ئەوە دەدا کە لە ڕێگای هەڵبژاردن و بەدەستهێنانی دەنگێکی زۆرتر زیاتر دەسەڵات بەدەست بێنێ بەڵام ئەوە معنایەوە نییە دەستکاری قەوارە دەکە قەوارەی عێراق یا قەوارەی هەرێمی ناو قەوارەی عێراق دەکە ئەمەیان لە ڕابردوودا ئەوەی کە بەدەستمان هاتووە ئەکید بەشێکە لە جێبەجێکردنی ئەو بڕگانەی دەستور کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە ڕاستە هەموو داخوازیەکانمان تا ئێستا ناو ئەو دەستوری عێراق جێگای نەکراوەتەوە بەڵام خۆ هەموو شتێک بە ئومێد خوراوە و خەباتی لە پێناو دەکەین ئەوانەی کە بەدەستمان هێناوە پێویستە بە یەکڕێزی میلەتەکەمان و پتەوکردنی پەیوەندیەکانی نێوانمان بیپارێزین و بە یەکەوەش خەبات بکەین لە پێناوی بەدەستهێنانی ئەوەی تا ئێستا بەدەست نهاتووە. بەڵێ ئەی مەسەلەی پرسی ئەوما ئەو فترێ بە تایبەتی پرسی موچە کاک سعدی مەسەلەن ئێمە داوا لە بەغدا ئەکەین چارەسەری کاو لەو لاشەوە ئەڵێن بەغدا بە کەڵکی ئێمە نایە و ئێمە دەبێت دوو دراوسێبین و بەڕاستی هەندێک لەو خیتابانە دەرخواردی خەڵکە درێ بە تا ئێستاشەوە بە کۆمەڵێک نەزعی نیشتیمانەتە بەناوی پرسینەتەوەی پێت وانە ئەوە مەسەلەن هەم غەدەرکردن بێ لە خەڵکەکە هەم بەلا ڕێدابردنیان خەتەردا لە ئەنجامی ئەو نزیکبوونەوە لە عێراق هەرێمی کوردستان چ پرۆژەیەکی استراتیجی گەورەی هەیە کە پاشەڕۆژی منتیقی پێوە مەربوط بی چێ
پرۆژەیەکی ئەوتۆ هەیە کە بەرهەمەکەی مایەی دەوڵەمەندکردنی خەڵکی کوردستان بێ ئێمە و شەڕێک کە دەکرێت لەسەر ئەوەیە نەفت بەبێ عێراق بفرۆشین یا نەفرۆشین من پێم وایە ئەمان مەوزوعێکە کە بەڕاستی مەوزوعی مەسەلەی کورد بچووکە کاتەوە لە چوارچێوەی نەفت بەڕەسمیە بەشنی و قاچاغیە بە هەردووچیان بۆیە من پێم وایە مەسلەی موچەی خەڵک لە هەرێمی لە عێراق وەربگیرێ ئەوەی کە لە عێراق موچەدا ئەوانە پارەیەک نییە ئیسحقاق خۆیان بی وازی لێ بین بیدەن بارێمی کوردستان ئەمە حیسەی خەڵکی هەرێمی کوردستانە تۆ دەیهێنی بەپێی یاساکانی بودجە لە عێراق ئەوەی کە سەلمێنراوە بۆ تۆ سەرفەکرێ کەمە بازیات کرێ زیادە کەم کراوەتەوە بەڵام لەوەی کە بیبەستینەوە موچە بیبەستینەوە بەوەی کە قەوارە لە خەتەردایە لە بەرەوەی موچە لە عێراق دیا لە عێراق نایە باشەخۆ وەزیری مالیە زۆر جار عێراق بووە وەزیری دەرەوە کورد بووە وەزیری دەرەوە کووردە ڕئیسی جمهوری کووردە ئەگەر مادام قەوارەی ئێمە دەخاتە خەتەر هەموو پۆستە لە عێراق بۆ درین ئێمە من پێم وایە نەیەکێتی نەپارتی تەقسیر ناکەن لە وەرگرتنی پۆستی زیاتر و زیاتر و زیاتر بۆیە من پێم وایە مەسەلەی نزیکبوونەوە لە عێراق و پێکەوە ئیشکردن لەگەلایەنە سیاسی عێراقیەکان بۆ پتەوکردنی پەیوەندی نێوان هەرێم و عێراق بۆ بەهێزکردنی عێراق لە ڕووی اقتصادی و ئیجتیماعی و سیاسی ناکرێ ببەستێتەوە بە چەند میلیمەتر لە قەوارە کەمەکاتەوە چەندی زیاد دەکات هیچ عێراقی بە قەوارنیە عێراقێکی بەهێز هەرێمیی کوردستانی بەهێز پێگەیەکی بە قووەتی دەبێت لە کۆمەلگای نێونەتەوەی و بە هیچ شێوەیەک دەستکەوتەکان نادزرێتەوە و ئەو دەستکەوتان دەستکەوتی دەستورین بەرگریان لێ دەکرێت باشە کاک سادی کەواتە دەگەینەوە ئەو پرسیارە بکەین کە بەڕاستی ئێستا دەتوانرێت ئەگەر بە یەک گرتووی بە یەک ریزی بە پلان و استراتیجیشی نێتەوەی نیشتیمانی ڕوو لە بەغدا بکرێت واز لەو بەیت و بالۆرانە بهێنرێت کە زۆر جار دەرخواردی خەڵکە درێ ئەتوانرێت دەستکەوتی دیکە لە چوارچێوەی دەستور بەدەست بهێنرێ کاک زانا ئێمە تەجروبەی شەڕی یەکترمان هەیە تەجروبەی دژی یەکترمان هەیە تەجروبەی پێکەوەمان هەیە هەموو جارە کە پێکەوە بوو بین دەستکەوتی گەورەمان لە عێراق بەدەست هێناوە هەموو جارە کە دژی یەک بین زەرەری گەورەمان کردووە لە ئاستی عێراق و کۆمەلگای نێونەتەوەی بەڵێ بۆیە من پێم وایە ئەوەی کە لە حەملەی ئینتیخابات بەکاردەهێنرێ بۆ زیاتر دەنگ بەدەستهێنان بۆ کەمکردنەوە لە ئەهمیەتی بەرنامەی هێزی مقابل و منافێز ئەوە ناکرێت زۆر بەجددی وەربگیرێ ئەمە بەشێکە لە حەملەی ئینتیخابات و پاشان لە دوای ڕۆژی دوای ئینتیخابات ئەمە لەبیر دەکرێ بۆیە مەسەلەکان تکایە نەبەستینەوە بەوەی کە هەرێمی کوردستان لە خەتەردا لەبەر ئەوەی دوو هێز یا هێزێک تازە دروست بووە دەیەوێ لە ڕێگای ئەو شاتە شتێک بەدەست بێنێ من پێم وایە ئەو حەملانەی کە دەکرێت لە کاتی ئینتیخابات عێلاقەی بە هەڵمەتی هەڵبژاردنەوە هەیە نەک عێلاقەی بە ئەمری واقع هەیە بەڵێ کاک سادی پرسیارێک مەسەلەن ئەڵێن یەکێتی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر کارتی بەدەستەوە بۆ بانگەشەی پێ کرد ئەم هەڵبژاردنە یەکێتی هیچی لەدەست داوە یان هیچی پێیە وەکەوەی خەڵک پرسیار دەکات لانی کەم لە ئەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بانگەشەی پێ بکات بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق یان با بڵێم هیچی ئەوەندە خراپی کردووە کە تا نەتوانێت بانگەشەی پێ بکات تۆ دەبێت مادەم باسی مەسلەیەکی لەو بابەتە دەکەی ئەو مەسەلە مەوزوعێک نییە پەیوەندی بەتەنێ بە عێراقەوە بێت تو جارێ لە بواری سیاسەتی کوردستانی و پارچەکانی تری کوردستانی یەکێتی نیشتیمانی پشتیوانی لە هەموو گۆڕانکاریە کردێ بە قازانجی پارچەکانی تری کوردستان لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا و لە باکوور و لە هەمان کاتیشدا لە پەیوەندی لەگەڵ وڵاتان دەوروبەر کە پەیوەندیان بە مەسلەی کورد هەیە
هەمیشە لە هەموو پەیوەندیەکانی ڕاستگۆ بووە لەگەڵیان هەمیشە باسی ئەوەی کردووە کە ئێمە لایەنگیری چارەسەری ئاشتیانە و هەرچی زووە کێشەی پرسی کوردین لە وڵاتانە و ڕێز لە ئیرادەی ئەو وڵاتان دەگرین ئەوەی کە پەیوەندی بە کۆمەلگای نێونەتەوەی ئێمە ئێستاکە شەڕی گەورە هەیە لە منتیقا و 12 ڕۆژی شەڕی ئێران و عێراق بووە و کاتە ئێمە دەبی هەڵوێستی خۆمان ڕوون کردەوە لە ئەوەی کە مبادرەی شەڕی کرد ئێمە بەیانمان دەرکرد لە سەری و ئەوەی تریشیان ئێمە پێمان وایە ئێمە نابینە تەرەف لە شەڕێک کە شەڕی ئێمە نییە هەوڵی ئەومەندە کارێمی کوردستان بپارێزین ڕاستە گروپەیە بە ناوی جیاجیا دەیە خۆی بکاتە مەلکی تربی لە مەلیک خۆی فەلەستینی تربی لە فەلەستینیەکان غەزە تربی لە غەزەیەکان نا ئێمە نامانە ئێمە کوردستانین ئێمە لە ساڵانی ڕابردوو غازی کیماویمان تەجروبە کردووە قومبالی ناپالمان تەجروبە کردووە و دێهاتمان ڕزمان باخمان سوتاوە دایان و سەدان کەسمان شەید ووە پێویست ناکە ئێمە شەڕێکی تر بکەینە شەڕی میلەتەکەی خۆمان کە خاوەنی ئەو هەموو زەرەر و زیانن پێویستە هەوڵی ئەوە بدەین کێشەکان بە ئاشتی چارەسەر بکرێ و ئێمە لایەنگیری چارەسەرکردنی کێشەکانی بە ئاشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی هەوڵی ئەوە دەدەین کە ببینە فاکتەرێکی تەواوکەر بۆ پرۆسی ئاشتی و ئیستیقرار لە منتیقە. باشە کاک سادی بینی یەکێتی و پارتی چۆن ئێستا نێوانیان؟ بینی یەکێتی و پارتی دوو حیزبی منافسن لە هەڵبژاردنێک کراوە تا ئێستا ئەنجامەکەی ئیسیفادە لێ نەکراوە ینی حکوومەت تەشکیل نەکراوە جا ئێستا منافەسە هەیە و گفتوگۆ هەیە و ئێستا کە بەرەو انتخابات دەکرێت ئێستا منافەسە دەکەین لەسەر دەنگ کورسیەکانی کارێمی کوردستان دەیبێ لە پەرلەمانی عێراق دوو حیزبی منافسین بەڵام دژمنی یەک نین. پێت وایە کێشە لە نێوان پارتی و یەکێتی پۆستە و ئەگەر پۆستەکە گرنگەکەی چییە مەسەلەن یان هەر مەسەلە نا مەسەلە پۆز نییە تو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی انتخاباتێکیان کردووە پەیچیان ئەکسەرێتیان نییە کە بتوان حکومت بە تەنها تەشکیل بکەن ئەوەی کە جێگای سەرسوڕمانە زۆر ناواقعی تعریفەکەی لە تەرەفی پارتیەوە ڕاستە هەندێک هین هەن گەنج هەن تازە کە پێیان وایە کورسێکیان زیاد ویتر دنیایان هەموو فەتح کردووە بەڵام ئەوە وانە تو کاکسێرێتن نەبوو پێویست باکسێرێتە بۆ تەشکیلی حکوومەت ئەگەر ئێستا ئەمڕۆ بیانەوە حکوومەت تەشکیلکەن پێویستیان بەوەیە کە ئەو دەنگیان هەویوە ئەو دەنگە بەبێ یەکێتی نابێ ئەگەر یەکێتی یارمەتی نەدا ئەوان ڕێز بزەرایان نابێ یەکێتی یارمەتیان نەدا ڕئیسی هەرێمیان نابێ بۆیە ئەگەر ئەمن ڕئیسی وزەرا بدەم بەوان ئەوە من ئەیدەم یعنی یەکێتی دەیدا بۆیە ئەوان نابێ ئەوەندە بە بەخیلی سەیری حیسەکەی من بکەن وەزارەتێکی سیادی معتەبەر بە شایانی من نەزانن شتیوان نابێ ئەوە هەڵەیەکی گەورەیە و ئێمە باسمان لەسەر شەراکەتە دەبێت سیمای شەراکەت لە پێکەوە ئیشکردنی ئەو دوو تیمی یەکێت تیمی پارتی لە حکوومەت دیار بی ئەتو ناکرێ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و وەزیری نەفت و وەزیری کارەبا و وەزیری داخلیە و ئەنجومەنی ئاسایش و پەیوەندیەکانی دەرەوە و وەبەرهێنان و هەمووی ببەی ئیتر ئەوقاف و تربیە و تعلیم و ڕۆشنبیری و ئەوانە دەبێچێتی ئەم پێم وایە ئەمە بیلێکردنەوەی غەدرا ینی بێزەوقیە بیلێکردنەوەی بێزەوقیە یەکێتی بەو نوعا شعور ناکە کە شەریکە شعورەکە کە بە دوا دادەڕوە و ئەوە غەدرێکی گەورەیە یەکێتی غەدریوە قبوڵ کادری یەکێتی ئەوە قبول دەبێت کاک سعدی بەڵێ
ئەوە قبول دەبێ مەسەلەن یەکێتی بە دواکەوێ ئەوە قبول نابێت یەکێتی دەبی لە ڕئاسیەکان تەوازنێک شعور بکە لە سیادیەکان تەوازنێک شعور بکە لە وەزارەتە فەنی و خەدەمیەکان تەوازنێک شعور بکە و دەبی لە دەستە و لە ئینەکانی شعور بکە. من ئەمڕۆ گوێم لە لوقمان وەردی بوو قسەی دەکرد لەگەڵ برادێک لە ڕوودا و باسیەوەی کردوتی بڕۆ سەیری زانیاری و تەکنۆلۆژیا بکە تەمەشا دەکەی کە ژمارەی پرۆژەکان ژمارەی پشتیوانی دارایی بۆ زاخۆ بۆ سۆران چەند زیاترە لە ڕانیە و لە ڕاپەڕین و لە کەلار. ئەمە نابێ ئەمە دەبێت هەوڵی ئەوە بدەینەوە لە بەلانس هەبێ. ئەو حکوومەتێک کە هەیە لێرە حکوومەتی کەلاریشە هی زاخۆشە، حکوومەتی سۆرانیشە و هی ڕاپەڕینیشە. ئەمە لە ئەنجامی ئەوە دێ کە لێپێچانەوە نییە و کادری یەکێتی بۆ نوع قبول ناکەوە ئەوە زەرەر دەدە زەرەردە لە هەڵبژاردننی داهاتوو زەرەر دەدا بێما یەکێتی دەبی پارتی بە یەکێتێکی زەعیب ناگاتە هیچ یەکێتیش بە پارتێکی زەعیب ناگاتە هیچ ئامانجێکی باش. پێویستە هەوڵی ئەوە بدەن کە شەریکی بە قووەتی یەکتری بن. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ کاک سعدی لەوە زیاتر لە کاتی ناگرین. سپاس کاک سعدی، سپاس بۆ ئەو دەرفەتە، سپاس دووبارەکە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. ئەلبەتە هەر لەسەر ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا و ڕوئیا ئەو هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەدەستهێنانی مافە نەتەوایەکەکان بەڕێز ئاسۆ سدیق کاندیدی ژمارە 21 لە لیستی 222 لە پارێزگایان لە بازنەی کەرکووک لەگەڵمانە بێ. کاک ئاسۆ ئەم کاتت باش، سڵاو لێبێ. حەزەکەم بە هەندێک پرسیاری زۆر سادە دەست پێ بکەم. بۆچی خۆت کاندید کردووە؟ زۆر سپاس بۆ جەنابتان. من دیارە ینی هەم بابەتی خۆ کاندیدکردن ئێمە تەمەنێکی زۆرمان لە کاری سیاست و قسەکە لەسەر ڕوئیایە، قسەکە لەسەر شەخص نییە ببوورە ڕوئیاکە، ئەنی بۆچی خۆت کاندید کردو ڕوئیاکەتم پێ بڵێ ببوورە. بێگومان ئێمە وەکو میلەتێک وەکو نەتەوەیە کە ینی ساڵەهای ساڵە ئێمە خوێنە بەخشین و دەیان قوربانی بە سەدان بگرە بە هەزاران خەڵکمان بۆتە قوربانی لەو پێناوی و شەهیدمان داوە و ئەمە هەمووی لە پێناوی مافی نەتەوەی و لە پێناوی ئەوە بووە کەوا میلەتەکەمان مافەکانی خۆی بەدەست بێنێ لە سەرەتاییترین مافەوە کە مافی ژیان و گوزەران و ئارامی و ئاسایش و ژیانی وەکو هەر نەتەوەیەکی تر لەسەر ئاسی دنیا کە بۆ خۆی بە ئارامی و ئاسوودەی دەژێ. بێگومان ئێمە قوربانێکی زۆرمان لەو پێناوە داوە. ئێستاش کە بارودۆخێکی تازە لە عێراقات و تکایەوە لە دوای سەردەمی ڕژێمی بەعس و لە دوای پرۆسەی ئازادی عێراق کە عێراق بۆتە عێراقێکی دیموکراسی و بە ڕێگای هەڵبژاردن ئێمە دەتوانین زۆر لە کێشەکانی خۆمان یەکلاکەینەوە کە پێشووتر لە ینی ئەم کێشانەی ئێمە بە ئاگر و ئاسن و بە تۆپ و بە تیارە ڕوبەڕوومانە بوونەوە. ئەمڕۆکە ئێمە شەڕێکمان لە پێشە شەڕی هەڵبژاردنە، شەڕی خۆسەلماندنە، شەڕی دەستکەوتەکانی میلەتەکەمانە. دیارە بۆ خۆشتان ئاگادارن لە ڕابردوو لە ماوەی ساڵانی ڕابردوو لە دوای پەسەندکردنی دەستوری عێراق میلەتی کوردیش لە دەستوری عێراقا کە وەکو نەتەوەیەکی سەرەکی لە عێراقایەوە زمانەکەشی زمانێکی سەرێکی یا ڕسمیە لە عێراقا. جگە لەمانە ئێمە هەموو مافێکمان هەیە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا وەکو سیستمەکەش وەکو سیستمی فیدراڵی کە هەرێمی کوردستان سەلمێنرا وەکو هەرێمێکی فیدراڵ سەر بە دەوڵەتی عێراق ئێمە کۆمەڵێ ماف و ئێمە ئەرکیشمان لەسەرە بێگومان جگە لە مافەکان. لەبەرەوە بۆ ئەم مەبەستە ئێمە پێویستمان بە وجودە بە حزورە لە بەغدا بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین داکۆکی لە میلەتەکەمان بکەینەوە، بتوانین مافەکان بەرەو پێشبەرین و هەوڵ بدەین ئەوانەی جێبەجێکراون پێشی بخەین و ئەوانەشی جێبەجێ نەکراون ئێمە هەوڵی جێبەجێکردنی بدەین و ئەوانەشی کەوا
لە بینی جێبەجێکردن و جێبەجێ نەکردنان ئێمە بخینە سەر سکەی جێبەجێکردن و کە وابێت بە ئەنجام کاک ئاسۆ ئێوە وەکو کاندیدی 222 مثلەن ئەگەر من کەرکوچیەک بم هاوڵاتیەک بم کە بەڕێزت پێم بڵێ چۆن قەناعەتم پێەکەی مثلەن بڕۆمە دەنگدان لە ڕووی پارێزگاوە لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی جێبەجێکردنی دەستورەوە چی تا مەسەلەن بۆ خەڵک کرد و تاکو قەناعەت بە من پێ من چم دەنگ بدەم یعنی با ئێمە زۆر بە سەراحەت قسە لەسەرم بابەتە بکەین ینی ئەگەر بێت و بە پرسیارێکی سادە دەست پێ بکەین ینی ئەگەر هاوڵاتیەکی کورد یان کوردێکی ئێمە یان کەسێکی کەرکوچی ئێمە کە نەچێتە دەنگدان خۆ دەنگدان یا هەڵبژاردن یا پرۆسە انتخابات ڕاناوەستێ و بێگومان کە ڕاش ناوەستێت و بە بەشداری نەکردنی ئێمە یان بەشێک لە ئێمە کە بەشدار نەبین لەم هەڵبژاردنە هەڵبژاردنەکە بەڕێوە دەچێەوە خەڵکانێکیش دەرەچن و کۆمەڵێ لیستیش دەرئەچێت و لەنا ئەو لیستانەشا کۆمەڵی خەڵک دەرەچن و ڕەنگە لە حاڵەتی مقاتەعەیە بەشداری نەکردنی ئێمە و ئەو خەڵکانە دەربچن کە تا حدێک زیان بە بەرژەوەندی نەتەوە ئێمە بگەێنن یان ئەگەر واش نەبێت ینی ئێمە تەمسیلمان کەمە بێ بەشداریمان کەمە بێ و ئێمە بەڕاستی ینی حتا کێشەی میلەتەکەمان یان ئێمە پرۆسەیەکی بەردەواممان هەیە و ئەم پرۆسەیە ڕناوەستێت لەبەرەوە ئێمەش نابێ ڕابوەستین و نابێت بە مقاتە ئەو بەشداری نەکردن وەڵاممانەبێ بەڵکو بە عکسەوە بین بەشداری بکەین و لە ناو بەشداریکردنیشە ئێمە بین لە ناو لیستی خۆمان و من بۆ ئەوانش ئەڵێم کە سەر بە لیستەکانی ترن یان سەر بە قوارەکانی ترن لە قوارە سیاسەکانی ترن کەوا بێن باشترین خەرکی خۆیان هەڵبژێرن و بۆ ئێمەش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکەکەمان دڵسۆزانە بە ئەمەکەوە بێت باشترین خەڵکە گەڵ ببژێرێ کە یەکێتی نیشتیمانی کوردستانیان لیستی 222 کە لیستی پارێزگاری لە مافەکانی خەڵکی کوردستان و لە مافینەتەوەی کووردە کە لە ناوی شیامەسە و خەڵکانە هەڵبژێرن کە شایستە و بەتوانان لەو بوارەیە کە بتوانن دیفاع بکەن لە یان بەرنامەی حیزبەکە یا بەرنامەی لیستی 222 جێبەجێ بکەن و لەسەر هەمان ڕێزکە و ڕێڕەوی سەرکردەی مێژووی گەلەکەمان مامزەلال بڕۆین و سیاسەتی چەپکە گوڵەکەش ئێمە بە ئەمەکەوە و بە جەدارەتەوە هەوڵ بدەین جێبەجێ بکەین و لەسەر هیچ مافێکی خۆشمان سازش نەکەین یا بەس دەست بەردار نەبین یان نەگوازی لێنێنین بەڵکو بە عکسەوە زۆر سوور بین و کوڕبین لەسەرەوەی کەوا ئەو مافانەی ئێمە بێ جێبەجێ بکرێەوە ئێمە بۆ ئەمەش هیچ شەرمی پێ ناوێ بۆیە من ینی دەڵێم ئەگەر ئێمە بێت و بەشێکی خەڵکەکە ئێمە بەشداریش نەکا پرۆسی هەڵبژاردن بەڕێوە دەچێەوە کە بەڕێوەش دەچێ کۆمەڵی لیست و لایەن لەم هەڵبژاردنە کورسی بەدەسەهێنن ئێمە لەم حاڵەتەیەگە بەشداری نەکەین وەکو کوردیان وەکو لایەنەکانی شەوکاتە ئێمە لە سنگ و لە قورسایی کورد کەمەکەینەوە بۆیە من داواکارم لە هەموو خەڵکی خۆمان لە کەرکوچەکان لەوانەی کە لە گەڕەکەەکانی شاری کەرکووکن لە لادیەکانمان کە ئەرکی زەحمەتی زۆر و ڕەنجی چەندین ساڵی ڕابردویان بە خزمەت کاگاسۆ توانراوە لە چوارچەوەی پارێزگای کەرکووکە خزمەت بکرێ بەڵێ خزمەتێکی زۆر باشکرا و خزمەتێکی زۆر کرا و زۆریشمان لە پێشماوە ئێمە لە هەڵبژاردننی ڕابردوو بەڵێنێکماندا کەوتمان پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دیاری ئەەکەین و بەدەسەهێنین ئێمە ئەو بەڵێنەی خۆمان جێبەجێ کرد و پارێزگارێکشمان هەڵبژاردووە کە بە شایدی هەموو خەڵکو و ئەبیننەوە لە شاری کەرکووکشا بەردەوام و هەم خۆی هەم ئەو ستافەی کە لەگەڵێتی بەردەوام خەریکی کاری خزمەت گوزارین و نەشوەستاون و ئەوە بێگومان سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بە هاوکاری و پشتیوانی هەموو خەڵکی کەرکووک و کادرەکانی یەکێتی و دۆست و لایەنگرانی یەکێتی ئەو بەرنامەیەش جێبەجێ کرێەوە بەردەوامی شەبێ و لە داهاتووە خزمەتی ترماوە زۆر ماوە ئێمەوانە شەمووی بەدوای یەکای شەڵا جێبەجێ دەکەین و هیچ درێغی ناکەین و لە هەر شوێنێکیش درێغیە بوو پێمان خۆشە خەڵک ڕوبەڕوو پێمان بڵێ بۆ ئەوەی ئەگەر کەم و کوڕێکیش ڕووی داخوا نەخواستە ئێمە بتوانین و کەم و کوڕێت چاک بکەین بەرەو پێشی بەرین و هیچ کاتێکیش لەو ئینانە نەترساوی نەگەر ئێمە بێت و حتاکو ئەگەر ڕەخنێکیشمان ڕوبەڕوو بێتەوە بەڵام ئەوەی کە کردومانە تا ئێستاکە و ئەو بەڵێنەی کە لە هەڵبژاردننی ڕابردوو ئێمە بە کۆمەڵانی خەڵکی
کوردستان و بە کۆمەڵانی خەڵکی کەرکووکماندای ئەمە بەڵێنی خۆمان جێبەجێ کردووە و بۆ ئەم زارش بەڵێنی ئەوە دەین کە بەهێزەوە لە بەغدا داکۆچی کاری مافی میلەتەکەی دەنجی کاگاسۆن تۆزێک بۆ بەرزکەن کاکەوەزر دەنجی زۆر نزمە کاگاسۆ بۆ نمونە جەنابەت ئەگەر بتێ بڕۆیت ئەنجومەی نوێنەرانی عراقەتەوێت چی بکەیت ئەو فەراغی یاسایانە چین کاری لەسەر بکەیت وڵی بێگومان ینی شت زۆر ئێمە کاری لەسەر بکەین وەکو باسم کرد ئێمە لە چوارچێەوەی بەرنمەیەکی گشتی و فرە ڕەهەندا کارەکەین و بەرنمەیەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەتوانم بڵێم هەموو سێکتەرەکانەگرێتەوە لە بواری ئیداری لە بواری دارایی لە بواری سیاسی لە بواری کێشە کۆمەڵایەتەکان لە بواری کێشەی زەوی جوتیاران کە ئێمە لە ڕابردوو بە هەوڵ و هیمەتێکی زۆر و بە توانا و قدرەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تریشمان لەگەڵ بۆ بەڵام ڕۆڵی یەکێتی بەرچاو بووە و زۆر کاریگەر بۆ لەو ڕۆ بە تەنانەت بە هەوڵدان بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە و بابەتی زەوی کوشت و کاڵەکان کە تاکو ئێستاکە بەشێکی جێبەجێکرا و بەشەکەی تریشی ئێمە ینی ئەوەیەکە لە کارە لە پێشینەکانمانە بێت و بابەتی بەڕاستی ینی کێشەیەکەیە کێشەی دامەزراندن من حەزەکەم زۆر بە تایبەت لەسەرەوە قسە بکەم ئێمە لە ڕابردوو ئەوەی کە کراوە کردومانە بەڵام لێرانە کۆمەڵێک بۆشایی و فەراغ هەیە و خەڵکێکی زۆریشمان هەیە ئەو خەڵکەی ئێمە پێویستی بە دامەزراندنە و بۆ ئەمە ینی من لە چەندجەیەکی تر و لە سنبۆنەیەکی تریشا باسم کردەوەمان ئێمە پێویستەکە لە عێراقا چۆن قانونی تەقاعد تەفعیل کراوە کاری پێکرێت و ئەمانە و هەوڵ بدەین قانونی زەمانی ئیجتیماعیش ینی تەفعیل بێەوە بێتە ئاراوە و ئەو بێتە ینی هەم لە ڕووی تەشریعەوە تەشریع بکرێت و چاکسازیی وای کیاوێکە لەگەڵ سەردەم و ڕۆژگاری ئەم ڕۆیا بگونجێەوە هەمیش تەفعیل بکرێەوە بێ کە سەرجەم بوارەکانی کەرتی تایبەت مەسەن بۆ نمونە بڵین کەسێکی ئێمە گەنجێکی ئێمە مهندسێکە کەسێکی ئێمە مەسەلەن لە هەر بوارێکی تریەوانەیە قانونیە یان زمانزانەیە ئەوەی لەگە کۆمپانیایە لە بواری کەرتی تایبەتە کارەکە و ئەوانە هەمویان ینی بێت ئەو خزمەتیان بۆ حساب بێ بە تایبەتی بۆ بابەتی تەقاعد وەلو ئێستاکە مەسلەی لە ڕووی یاساییەوە بڵێنمەسەلەن ئەگەر کێشە و کەم و کورتەکانی کێشە کۆم و کورتەکانی چوارچێوەی دەستور بژمێری لە عێراق لە کەرکووک کامانن بەڕێز کاگاسۆ واللهی دیارە زەقترینیان بابەتی مادەی ١40 لە سەم قۆناغێک پێکدەیان لە بەشێکی جێبەجێ بۆ بەشێکی ماوە کە ئەمە ینی پێویستەکە ئێمە یان هێزە کوردیەکان و لایەنە کوردیەکان و کورد بە یەکگرتووی لە بەغدا بێکاری لەسەر بکەوەمە و بیگەنێتە مەسەر قۆناغی کۆتاییەکەی کە ڕاپرسی بکرێت لەسەر داهاتووی کەرکووک لەبەرەوە ئەمە ڕەنگە زەقترین بێەوە لە زۆر شوێنی شەوە قسەی لەسەر بکرێەوە زەمەنیشی خایەن بێ پێم وایە زەمەنی تریشی ئەوێ بەڵام دەکرێت ئێمە هەوڵی جددی و تێکۆشانی تەواو بکەین بۆ ئەوەی کەوا ئێمە هەوڵ بدەین ئەم بابەتەیە ئەم مەسلەیە ینی بگەینە ئەنجام و مەنزڵ و ئەمەش زیاتر ینی بە ململانی تونند و بە ئەوانە ناکرێ بەڵکو بە عکسەوە بە سەلماندنی مافەکرێ و ئەو مافە ئێمە ئەوەی مافی خۆمانە هی خۆمانە ئەوەشی مافی پێکهاتەیەکی تریان خەڵکێکی ترێ ئێمە ئەوەش بسەلمێنین و بە تونڕێی و بە ململانێ و یان بە هەندێک و تافات و دروشم و شعاراتی ئەوە ناکرێ و ینی لە زۆر بواری ترایەمە لە یاسای عێراقیە ینی ڕاستە زۆر تعدیلات و شت کراوەمانە بەڵام پێویستی بەوە هەیە مثلەن بابەتی دامەزراندن بابەتی شێوازی دامەزرانەکان و ئەوەی باسم کرد پێشووتر مەسلەی یەکسانکردن یان وەگیەکیکردنی مەسەلەن کەرتی تایبەت و گشتی بۆ ئەوەی هەموو کەسیش ئستا خەڵک بۆچی زۆر هەوڵەدا دابمەزرێ لە دامەزراوە نێو دەوڵەتیەکان یان ئەوانەی کە بڵین وەکو مۆزەفی حکومی لەبەرەوەی مەسەلەن زەمانی تایە سبەی خانەنشینە بێ امتیازاتی هەیە ئەوە پێویستەکە لە کەرتی تایبەتیشە هاوتا بکرێ بۆ ئەوەی کەوایانی چۆن لە بەشێ لە وڵاتانی دنیای دەرەوە ئەم بابەتە یەکلا کراوەتەوە و خەڵکەتوانێت لە کەرتی تایبەتە کار بکە و هەمان ماف و امتیازاتی کەرتی گشتی هەبێ و سبەی ڕۆژ لە ڕووی زەمانەوە زەمانەکرێەوە لە ڕووی ینی تەمینی مەسلەی خانەنشین و تەقاعد بوونی لە دوای تەمەنی
خۆی کە بەسەرە باتەوەمانە دەتوانێت بۆ دوایی سوود ببینێت لە مەسلەی خانەنشین ینی وەکو ئەوەی بڵێم یاساکە ینی وا بێت هاوتا بکریان تەوازن بکرێت لە نێوانە کامەی ساکەیەمە ڕاستیەکەی ینی مەشاکلێکی زۆر گەورە تەمانەمان لە هەرێمی کوردستان لە کەرکووک نیە لە سەرانسەری عێراقەیە وەگە یەکێک شارەکانی جنوبی بینی بێت دەبینێت چەندێ خەڵک هەیە بێکارە دەست بەتاڵەیان ژیانی باش نییان لایەنی کەمی ژیانیشی دابین نەبوو ئەمانە بابەتی من دێمە سەریامەی کەمە لێرە کەرکووک پێڵێن ڕعای ئیجتیماعی ینی من بە مەسلەیەکی زۆر گرنگ و بە هینێکی ئەزانم کە حکوومەتی مرکز ینی هەوڵی داوە ئەمە جێبەجێکاوە ئێمە وا بکەین ئەمە بۆ هەرێمی کوردستانیش ینی جێبەجێ ببێت و ببێتە بەشێک لە بەرنامەی کە لە ناو منزومە و پێکاتی حکوومەتی عێراقیە ئەوەش ینی بە کورتی ینی هەرێمی کوردستانیش هاوتا بکرێ وەکو ئەوەی کەوا لە دەوڵەتی مرکزیا هەیە ینی نەکار ئەوانە مەسەلەن بێت و مەسلەی زیندانیان مەسلەی شەهیدان مەسلەی هێزە ئەمنیەکان ئەمە زۆر جیاوازیەک هەیە حتاکو کارمەندان و مامۆستایان ینی موسیان لە بەشێک لە ئەمتیازات و موسەکانیان جیاوازی هەیە لەگەڵ حکوومەتی مرکزیە ئەمە وا بکەین ئێمە کار لەسەرەوەکەینەمانە یەکسان بکرێەوە جیاوازیێکی تیانەمێنێ بە یەک سیستمێک سوچی ناکرێ مامۆستایەک لێرە لە هەرێمی کوردستان ینی هەتاکو تەنانەت کێشەی موچەش ینی ئەم کێشەیە بێ بە یەکجاری یەکلایی بکرێتەوەمانە و لە عێراقیشا هەوڵ بدرێ بۆ دەرچواندنی یان دەرکردنی یاسای نەوت و غاز کە بابەتی کێشەی میزانیە و بودجەوەمانە نەک بۆ ئێمە بۆ حکوومەتی عێراقیش یەکلایی ئەکاتەوە و بۆ ئێمەش سوودێکی زۆری ئەبێ و ئەرک و مافدیاری ئەکا و بێگومان ئەوە ئەبێتە سەرچاوی چۆن ئەڵێ ئارامی و استقرار لە وابێتە هۆی خۆشگوزەرانی بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی عێراق و کوردستان بە تایبەتی. سپاس بۆ بەڕێز ئاسۆستیق کاندیدی ژمارە 21 لە لیستی 222 ئازنەی کەرکووک. سپاس بۆ بەڕێستان لە کەرکووکە و لەگەڵ مابووین. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە من خواتان.